سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵ دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. ساڵێک لەمە بەرو لە 16 ئۆکتۆبەری 2017 هێزەکانی سوپای عێراق بە هاوکاری وڵاتانی ئیقلیمی و تا ڕادەیەکیش نێودەوڵەتی هێرشی سەربازیان کردا سەر شاری کەرکووک. فراوانی و ئەندازەی هێرشەکە با جۆرێک بوو لە ماوەی چەند سەعاتی کەمدا لە 150 خاکی هەرێمی کوردستان لەدەست درا. ئەوەی کە ڕوویدا چی بوو؟ بۆچی تاکو ئێستا لیژنێکی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێک نێنراوە؟ چی بکرێت بۆ ئەوەی بارودۆخی شاری کەرکووک ئاسایی بکرێتەوە؟ هەموو ئەمانە دەکەمە تەوەرێک بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک شیروان عەبدوڵڵا چاودێری سیاسی. کاک شیروان بەخێر بێت. زۆر سپاس. ئەمڕۆ دەقیق ساڵێک تێپەر دەبێت بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. ئەوەی کە ڕوویدا چی بوو؟ خوێندنەوەی تۆ بۆم ڕووداوە چییە؟ بە ناوی خوای گەورەم هێرەبان سپاس بۆیەوە، سپاس بۆم دەرفەتەی کە بۆتان ڕخساندین. لە ڕاستیە 16 ئۆکتۆبەر ڕۆژێکی شوم و کارەسات باراویە بۆ خەڵکی کوردستان. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لەم جۆرە ڕووداوانی زۆر تێدایە. بەداخەوە مێژوو جاری تر بە فۆرمی تر بە شێوازی تر خۆی نوێ دەکاتەوە کە نەدەبوو وابێ لە قۆناغێکا ئێمە 27 ساڵ لە حکومڕانی و خۆبەڕێوەبردننی خەڵکی کوردستان کار گەیشتە حەدی ئەوەی کە کەرکووک و کۆمەڵێک لە ناوچەی سەری ئازادکراوە کە لە ژێردەستی پێشمەرگە و لە ژێر پارێزگاری هێزی پێشمەرگەی کوردستاندا بوو بپارێزین، بەڵام بەداخەوە بەهۆی گەلە کۆمەیەکی با بڵێن هەرێمایەتی و ئەتوانین بڵێن بەشێک لە نێودەوڵەتیش توانرا بەپێ سەفقەیەکی ئەوە لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکەون لایەنێک لە بەشێک لە لایەنێکی سیاسی ناو هەرێمی کوردستان کە ڕێکەوتنیان کرد لە 12 لەو فترەیەوە تاوەکو حەدی 16 مانگ جێبەجێکرا. ئەوە بوو کارەساتێکی ناخۆش و ناسۆر بوو. پێشمەرگە لەو پەڕی عەزمی سەرکەوتن و بەرخودانی خۆیاندا بوون. ڕاستیدا بەپێی ئەو ڕێکەوتنێکە کرا لەناو بەشێک لە لایەنێکی سیاسیدا کەرکووک توانرا لە دەست بدرێ. باشە، ئەم ڕێکەوتنە کە کراوە حتمما دەبێت لە پێناو ئامانج و مەبەستێکی دیاریکراودا کرا بێت. ئەو مەبەست و ئامانجە چی بوو کە ئەم ڕێکەوتنەی لە پێناودا کرا و شارێکی وەکو کەرکووک کەوتەژێ دەستی حکوومەتی عێراق و هێزەکانی پازارانی ئێرانی؟ ئەگەر بین وەرتر لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان بدوێن دەبێت بگەڕێنەوە بۆ مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد جارێکی ترێڵێمەوە چەند جار لەم جۆرەی تێدایە. ئەو تاقمەی کە ئەم کاریان کرد کە توانیان ڕێکوتنێک لە نێوان حکوومەتی عێراقی و بە هاوکاری سوپای پاسداران و جێی ئێران ڕێکەون، ئەم ڕێکەوتنە لە ڕابردووشە بوو لە شەستەکانی سەدەی ڕابردووشە یەک دوو قۆناغی تر لەم قۆناغانە هەبوون و قۆناغی خیانەتکاریان پێدەوترا. هەتا کار گەیشتە حەدی ئەوەی لە 1970 کە ڕێکەوتنی ئازار ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە لەو کاتەیە بارزانی مستەفا لێبوردنێکی گشتی هەربوو ئەم بۆ باپیران و بۆ باو باپیرانی ئەم تاقمە دەرکردو ئەوە بوو ئەو ڕێکەوتنە وچووەواری جێبەجێکردنەوەێ ئەوانیش ئەفوکران و ئەو خەڵقەشی کە لەگەڵیان نابوون وەکو داردەستی ئەوان چوونەوانێ ناوهێزی پێشمەرگەی کوردستان. بەداخەوە کە نەکسە بەسەر شۆڕشیژە هاجارێکی تر شەڕی ناوخۆ و کۆمەڵە کارەساتی تر دووبارە بوو نەتوانێت. لە ڕاستی ئەمە مێژوێکی تاڵە دەبێ خەڵک باش بزانێ هەتاوەکو ئەم زمرەیە مابن خەڵکی کوردستان باش ئیسراحەت ناکە. بەداخەوە نەدەبوو بەو شێوەیە بێت چونکە ئەوەی کە سوودی وەرگرتووە خەڵکی کوردستان نییە، ئەوەی کە سوودی وەرگرتووە حکوومەتانی ئێرانە عێراقا دژمنانی خەڵکی کوردستان سوودی مالی بۆ ئەوان چونکە کەرکووک سوودی ئەو کۆ سوودی ئەوەی کە باڵێن جارێکی ترە گەڕێمەوە بۆ مێژوو لە ڕێکەوتنی ئازارە کەرکووک یەکێک بوو لەو خاڵانەی کە نەدەکرا مساوەمەی لەسەر بکرێ. بارزانی مستەفا شۆڕشی ئەیلولی کردە قوربانی لە پێناوی پارێزگاری کردن لە کەرکووک. مادام شۆڕشێک لە شۆڕشی ئەیلو شۆڕشێک کراوەتە قوربانی ناکرێت هیچ مزایدەیەکی سیاسی بە کەرکووکەوە بکرێ. ئەمان کە هاتن ئەمەیان کردووە هەندێک مەساڵحی خۆیان هەبوو کە بەعکسەوە ئێستا مەسلحەکان بە زەرەری خۆشیان شکاوە سومعی سیاسی خۆشیانیان پێلەکەدار کراوە. ینی ئەوان نەیانتوانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئارام کەنەوانە جارێکی تر ئەو بەشێکی منطقی لێرەدا ئەوەیە بۆ نمونە ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا لە 16 ئۆکتۆبەردا
ینی چاوەڕوان کرا بوو پێشبینی کرا بوو کە ئێمە لە کاتێکدا بوو کە ڕیفراندۆمان ئەنجام دەبووە یەکێک لە مڤڕێرەکان ئەوەیە کە ئەمە بەرەنجامی بەڕێوەچوونی پرۆسی ڕیفراندۆم بۆ لە سەرتاسەر یاریمی کوردستاندا ئەمە بۆ نوە بەڵگەیەکی منطقیە بۆ ئەوەی کە هێرشی سەربازی ئەنجام بدرێت لە پێناویدا ئەوە نەک بەڕای من ڕەنگە زۆرێک لە خەڵکی کوردستان ئەم ڕایان هەبێت هیچ بە هیچ شێوەیەک دوور و نزیک پەیوەندی بە ڕیفراندۆمی سەرکەوتووی سربەخۆی خەڵکی کوردستانەوە نەبووە چونکە ئێمە گەر بمانێ و نەمانێ و بزانین چۆنڵی بە تەرکیزەوە نقطە بخەینە سەر خاڵەکان دەزانین کە حکوومەتی عێراقی نیازی خراپ بۆ پێشتریش یعنی بۆیە پەیوەندی بە بۆەوە نەبووە ئەگەر ئێمە بەهاتی نایە ئەو باڵێن ئەو ڕێکەوتنە شومە نەکرایە لە 16 ئۆکتۆبەرە پێشمەرگە بەرگری بکردا بەرگریکی سەختی قارەمانانە دەکرا چونکە بینیمانە پێشمەرگە چ ڕۆڵێکی هەبووە لە شەڕی داعشدا و پێش لە شەڕی داعش و لە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردستانەوە هیچ ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە چۆکی بۆ بەرامبەر دوژمنەکانی دانەداوە باشە پێشمەرگە یعنی پێشمەرگە بۆ ئەم بەرگرینێک لە کاتێکدا ئێمە چەند ڕۆژێک پێش ڕووداوەکە بینیمان کە بەشێکی زۆر لە فەرماندە سەربازەکان بە تایبەتی لە ناوی کەتی نیشتیمانی ئاماژەیان بەوە دەدا ئەگەر سوپای عێراق تا بەم نەسا ئەگەر ئەوان ئازان بابێن ئێمە ئامادەین بۆ بەرپەشدانەوەی هەموو هێرشێک بەڵام بینیمان ڕێک ڕووداوەکە پێچاوە نەبووە ئەمە بۆچی بەڕای من ئەگەر سەری ڕێز و نەوازش دابنرێ ئەبێ بۆ پێشمەرگە دابنرێ بۆ قارەمانەتی پێشمەرگە بۆ خوێنی شەهیدان پێشمەرگە لە هیچ حاڵەتێک لە حاڵەتەکانی بۆکو عەرزم کردی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان چۆکی دانەداوە ئەو فەرماندانیشی کە دەڵێن ئێمە شەڕمان پێ نەدەکرا ئەوانەی عازاتیان لەسەر و خۆیان و لە قیاداتی سیاسی خۆیانەوە بۆ هاتبوو دەبوو ئیسحابیان کردایە ئەگەرنا ئەوانش دەیانتوانی شەڕکەن خۆ بینیمان ئەو شەڕانەی چێکردنی هەموو پێشمەرگەی کوردستان کردی لەزاخۆوە هەتاوەکو خانەقین ئەو شرێتە حدودێکە 1050 کیلۆمەتر با بڵێن پێشمەرگە پارێزگاری لێ دەکرا هەر ئەو پێشمەرگانە بوون کە ئەو ڕۆژە لەوێ بوون بەرگریان دەکرد لەگەتر پێ وایە بۆ منە ئەگەر پێشمەرگە ڕوبەڕووی سوپای عێراق و ئەو هێزە سەبەلاحە ئیقلیمێنی و دەوڵەتی ببایەتەوە لەوانەیە نەیتوانێت بەرگری بکات ینی بۆ منە پێشمەرگە ئەگەر بەرگری بکرا دەیتوانی ڕوبەڕووی ئەم هێزە ئامادەکرا و سەربازی ببێتەوە من پێم وایە هەر ئەو شەو هێزی عێراقیش کاکە هێرش کرا لە 15 لەسەر 16 هەر ئەو شەوە لەو منطقانەی با بڵێن تەل الوردومە لە عەبدوڵڵا و لە شوێنانەی کە پێشمەرگە هەر ئەو شەوە پێشمەرگە توانی بەرگری بکە و هێزی عێراقیش بشکێنێ بەڵام کاتێکە بڕیارێکی سەڵقێکی سیاسی دروست دەبێ و ئەیبینیمان لە پردێ لە سحێلا لە مەخمول لە تەلسخۆف لە هەموو ئەو شوێنانە گەورەترین داستانی مێژووی کە خەڵکی کوردستان شانەزیفیەوەکە دوو داستانی مەزنن داستانی سحێلا لەگەڵ داستانی پردێ ئەی بۆ پێشمەرگەکانی خەڵکی کوردستان پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوانەی کە ڕۆڵەی ئەم میلەتەن بۆ لە پردێ توانیان داستانێکی مەزن 10 ساعت زیاتر شەڕ و بەرگری بکەن و توانیان گەورەترین چەکی تاقیکراوەی ئەمریکی و ئەوانی کە لە وڵاتانی تری زلهێزی جیهانیەوە هاتوون بۆ عێراقیەکان بۆیان بوون بۆ ئەم ڕامزی ئەمریکی تێکشکێنرا لەوێ یعنی کەواتە پێشمەرگە دەیتوانێ و دەتوانێ دەیتوانی و توانیوێتی و دەشتوانێت جارێکی تر بەرگری بکە لە خاکی پیرۆزی کوردستان بە هەر نرخێک بێت ئەگەر خەنجەری ژەهراوی ناوخۆیی نەبێت ئێمە ئێستا کە ئەم بەرنامەی تۆمار دەکەین ساڵێکی ڕێک تێپەڕ دەبێت بەسەر 16 ئۆکتۆبەردا لە ئێستادا بارودۆخی ناوچەکە و ئیقلیمی و نێودەوڵەتی ڕێگە بۆ دەدات کە کارێکی لەم شێوەی دووبارە بێتەوە ئەنی ئەمە چاوەڕوان دەکرێت لە ڕاستیە خەڵکی کوردستان وەکو بۆم باس کردی زۆر جار تووشی ئەم کارە ساتانە بووە هیچ ئەگەرێک داخراو نییە هەموو ئەگەرەکان کراون یعنی لە ڕووی نێودەوڵەتی شۆ بینیمانە دەکرێت ئەگەر خەڵکی کوردستان ناوماڵی خۆمان بەتابەتی مەبەستی پرسیارەکەی من ئەو بوو کە ئێستا لە شاری کەرکووک دۆخێکی سەربازی تنوتۆڵ هەیە و دەوتێت لە هەندێک ناوچە تعریب دەستی پێکرێتەوە ئەمە هەم مەترسی ناکێشێ بۆ ئەوەی ئەم ناوچەیە بارودۆخەکەی بەم ئاڵۆزیە بمێنێتەوە بەردەوام بێت کاکە ئەرسەلان لە ڕاستیە کەرکووک لە دۆخێکی سەرف سەربازیدایە هەموو ئەگەرێک لە بەرامبەر دەستێوەردانی عێراقی و جێشی عێراقی و باڵێن سوپای پازاران ئەوانی کە ناویان میلیشاکانی حەشتی شعبیە هەموو ئەگەرێک کراوێ لە بەردەمیانە یعنی دەتوانن دۆخی کەرکووک دۆخێکی نالەبارە دۆخێکی ناسەقامگیرە بۆچی تاکو ئێستا من ئەم مێژووی ینی ساڵێکە یعنی زۆر لەماوەیە کە ئەم بارودۆخە ئاسایی بکرێتەوە نەخێر ئەزانی چۆنە یەکشت هەیە تۆ گەر بگەڕێتەوە بۆ ئەساس هەر لە دوای 2003ەوە لە دەستوری عێراقیە لە مادەی 58 باس لە کەرکووکە کاکە ئیستیقراری سیاسی لە کەرکووکە هەبێ وەنیە لە دوای ئەوە کە دەستوری دائیمی عێراقی لە ساڵ 80 عێراقیەکان دەنگیان لەسەردا مادەی 140 هاتە بەرهەم لە مادەی 140 هەر باس لە سێ فەقەراکە ئیستیفتایە و
ئاساییکردنەوەی و جێبەجێکردنی بەڵام هەموو مادانە نەیتوانی دۆخی کەرکووک ئاسایی بکات. ئەمە نیەتێک نییە لەلایەن دوژمنانی نەتەوەیمانەوە لەلایەن عێراقیەکانەوە چونکە لە ڕاستیە ئەگەر ئێمە جارێکە من پێ دەڵم ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی خۆمان نەبێنین ئێمە مێژووی تاڵمان لەگەڵ عێراقا هەیە بینیمانە ئەگەر عێراق لە 1920وانی با بڵێن بوو بێت و سەر بەخۆی وەرگتو بوو عێراق و ئێمەش لێکێنرابین بەم بەشە عێراقەوە لەو کاتەوانێت دایان و سەدان ئێمە نەهامەتی بەسەر خەڵکی کوردستانە هاتووە چیمە باران و ئەنفال و جینۆساید و کۆمەڵشتی تریش عێراقەکان نیەتیان لەگەڵ ئێمە باش نییە بۆیە ئەما جێبەجێ ناکەن چونکە کەرکووک یەکێکە لەو شارانەی کە دەوڵەمەنە بە سەروەتی ژێرزەوی مەسەلەن نەوت یەکێکە لەوانەی کە بۆ عێراقیەکان و بۆ وڵاتانی دەرودراوسێش قابل قبول نییە ئەمە بەدەست کوردەوە بێت چونکە بەدەست کوردەوە بێت کورد لێرە اقتصادێکی باشی دەبێت بەڵام پێ وانە بۆنە بابەتەکە دوولایانە بێلانێکشی بگڕێتەوە بۆ هێزە کوردەکان لە کەرکووک تا ئێسانیان توانیوە وتارێکی یەکگرتویانە بێ بەرامبەر بە بەغدا ئەم ناوچانە ئاوادام کرێتەوە بەتایبەتی دوای ساڵێک تاکو ئێستا کەرکووک پارێزگارێکی کوردی نییە ینی بۆ خۆی ئەمە دەلالەتێکی قوڵ نییە بۆ ئەوی کە بەڵێ ململانی حیزبی هەیە لێوێ ئەو شتێکی حاشا هەڵنەگرا ینی لە ڕاستیا من بلانەی حیزبی لە کەرکووکە هەبوو لە ڕابردوو نەشمان توانانی ئەومە کوپی حیزبیکەین بەڵام من پێم وانە پارتی بەشێکی ئەو بوو بێت لەو ململانەیە چونکە بینیمانە خۆی من لە ڕابردوو حقیقەتی وەزعەکانمان بینیەوە پارێزگار بەدەست چێوە بووە وەنیا ئەوان ئیدارە ئەکسەرەتی ڕاستە ئێمەش بەشێک بووین لە ئیدارە و لە بەڕێوەبردننی ئەو شارە بەڵام نەمانتوانیوە لەبەر هەو سراع و ململانەی کە لایانی بەرامبەر لەگەڵیا کردوین نەمانتوانیوانە ڕاستەخۆ داخلی کۆمەڵێک شت ببین بۆی کە لانیکەم ئیدارەکە لە 100% ئەگەر بەدەست خۆمانەوە بیایە کوی لە هەولێر و لە دهۆک و لە هەر شوێنێکی ترکە پارتی باڵا دەستێتایە دەمانتوانی لەوێش باڵا دەستبین و دەمانتوانیش لەوێ خطابێکی سیاسیمان هەبێ بۆ ئیدارەدانی شاری کەرکووک لە ڕاستی ئەم نەبوونی ئەم خطابە سیاسیەکە لە کەرکووکە هەیە بەشێکی ئەگرێتەوە بۆ ململانی و سراعی کە هەیە نەبوونی پارێزگار ئێستا لەم خۆناغابوون و نەبوونی و کویەک وایە عنی پارێزگاری کەرکووک ئێستا بەسەر نێچێتی هەوڵەدات سوێنەر دانیشتنی هەیە و بێ 21 ئەندام کۆکاتوانێ با بڵێن پارێزگار هەڵبژێرێتەوە تۆ کە پارێزگارت هەڵبژاردەوە پارێزگار چ دەسەڵاتێکی هەیە کە تۆ هەموو پۆستەکانی تری ئیداری کەرکووک لە دەست دابێت و نەتوانی جێش و هێزێکی وا لەگەڵا بێت کە بتوانێت بەرگری ئاسایش نەگەڕانەوەی پارتیش بۆ کەرکووک هەر لەبەر ئەمەیە کە دۆخی کەرکووک ئاسایی نیە و ئەمنێتی کادر و بەرپرسانی پارتی لە ناوچەی ئارام نیە بۆی ناگەڕێنەوە بەزە بدوایە بەزە بدوایە دۆخێکی نالەبارە دۆخێکی ئەوەیە کە پارتی نایەوێ گەڕێتەوانێ بۆیە کەرکووک وەکو ناوچەیەکی سەربازی حساب بۆ دەکات ئەوەیە کە داگیر کراوە بۆیە پارتی بە حکمی 72 ساڵی تەمەنی هیچ کاتێک نەچۆتە ژێرباری داگیرکاریەوانێ داگیرکاریشی قبول نەکرد ئێمە بەدیارم ڕووداوانی 16 ئۆکتۆبر دابنیشن دۆخەکان دەبێت چی بکرێ بۆ نمونە دۆخەکان وردە دەگۆڕێ باشە وردە دەگۆڕە لە ئەنجامی ئەم سەرکەوتێکە ئەم جارە لە هەڵبژاردننی با بڵێن 12 شو لە هەڵبژاردننی 30 ئەیلولی ژێمە دەستکەوتی زۆر باشمان بەدەستێناوە دەتوانین با بڵێن خطابێکی سیاسی موحدی خۆمانەوانێ و لەگەڵ با بڵێن هێز و لایەنە سیاسەکانی کوردستان لە کەرکووک لە بەغداد بتوانین کۆدەنگیەک دروستکەین بۆی بتوانین لەم مەجالەشە کە ئێستا ئەیانەی حکومەت تشکیلکردنەوەوانێ و عادل عەبدولمەهدی مانگێکی لە بەردەمایە بۆ تشکیلکردنەوەی حکومەتەکەی کۆمەڵە سەفقاتی سیاسی هەیە بخێنە بەردەستی عێراقیەکان بۆی کە بتوانین لانیکەم لە کەرکووکە ئەو دۆخی کە ئێستا هەیە دۆخێکی قبول نەکراوە تێپەڕێنی پارتی بۆچی بەشداری نەکرد لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق لە کەرکووک و کاندیدی نەبوو پارتی دەیتوانی لەوێ کاندیدی هەبێ و ڕێژێکی باشیشی لە دەنگەکان سۆگەر دەکرد بەڵام نەبوونی متمانەیەکی تاو لە ناو کەرکووکە بە ئەو هێزەی کە لەوەیە و ئەوکو ئەرزم کردی پێشتریش کەرکووک ئێمە وەکو شارێکی داگیرکراو سەیری دەکەین بۆیە خۆشمان لە شوێنێکە تاقی ناکەینەوەیە کە داگیرکرا بێت و هیچ مەهامێکی سیاسی ئێمە لەوێ بەدینایە ئەگەر بێت و تۆ بچی لەوێ بانگەشەی هەڵبژاردن کێت و بەڵام حیاتی کادرەکانت پارێزراو نەبێت بەشداری نەکردنی پارتی لە هەڵبژاردنەکانی 12 ئایار لە کەرکووکدا کارێکی باش بوو پێم وایە کارشی ئەخلانی بوو لەبەرەوەی کە ئەگەر ئێمە بەشداریمان کردا دەبوو دانمان بۆ داگیرکاریە بنایە یعنی ئەوانەی کە لەوێن بۆ بەشداریان کردووە بە جۆرەکان رازین بەو دۆخێکە هەیە لە ڕاستیە هەرمانەوەیان لەوێ رازین بەو دۆخە باشە چاوەڕوان دەکرێت حکوومەتی داهاتووی عێراق بۆ نمونە ئەو کابینە بێ کە مادەی 140 و ئەم کێشانی کە لە کەرکووکدا هەیە یەکلا بکرێتەوە ینی ئەم ڕوئیە دەمێنرێت لە ئێستادا وەکو ڕەئی شەخسی خۆم باشە بەدەر لە
سیاسی حیزبیەکە من گەشتبین نیم بەرامبەر بە هیچ کابینەیەکی حکوومەتی عێراقی چونکە مێژومان وەڵام پێ دەڵێت ئەگەر کەواتە دەبێت چی بکرێت بۆ نمونەیمە حەلی سێم هەیە لەم نێوەندەدا هەر ئەبێ خەباتی مەدەنی لەناو پەرلەمان بکەین بۆی کە بتوانین بە جۆرێک لە جۆرەکان ئیقناعی عێراقیەکان بکەین کە ئەم دۆخە بێت تێپەڕێنێ دۆخێک بێ لە بەرژەوەندی خەڵکی عێراق و کوردستانیش بێ بە تایبەتی یعنی ناکرێ حکوومەتی عێراقی هەر لەژێر زەخت و زۆر و لەژێر فشارە ئێمە بچەسێنێتەوانێت لە ڕاستیشان بۆ خۆشیان زەرەکەن تۆ خۆ تۆ گەر بگەڕێتەوە بۆ مێژوو ئەوەی پێ نەوتوین کە با بڵێن ئەوەی پێ نەوتوین کە هەرێ بچەسیان ڕێنەوانێ حکوومەتی عێراقیش لە دوای 75 بەدواوە تا ئێستا کە هێناوێتی هەموو ئەوانەی کە بەدەست بەسەری هاتووە شەڕی ئێران عێراق و با بڵێن ئەم شەڕانەی کە لەم ئەخیرایە و تیرۆریستان و کۆمەڵێک با بڵێن کاری تر کە هاتوونەتە پێشەوانە بەشی زۆری پەیوەندی بۆ ڕێکەوتنەوە یەگە لە 6 لە نێوان هەر یەک لە بەڕێکەوتنی جەزائیر حسابەکرێت ئەوانە ئەرهەمووی لەسەر حسابی کورد بوون بۆیە باجی حساباتی خۆشانداوە ئەمڕۆ لە یادی 16 ئۆکتۆبەر کۆمەڵێک بە نامە وەرخراوەکانی کۆمەڵی مەدەنی و تەنانەت سەرۆک بەرزانیش پەیامێکی بڵاو کردەوە و ڕۆژەکەی بە ڕۆژێکی تاریک ناوبرد یعنی چی بکرێت بۆی ئەم ڕۆژن ڕووناک بکرێتەوە و لەمە زیاتر دۆخی کەرکووک و ژیانی هاوڵاتیان لەو شارە ئاڵۆزتر نەکرێت یعنی ئەرکی کێ بە پلەی یەکەم و پارتیی پرۆژێکی هەیە بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئەو ناوچەی لە ئێستادا لە ڕاستیە ئەوەی کە ئێمە بەسمان ئەم ڕۆژە سیرکەین تحلیلاتێکی سیاسی بۆ بکەین باشە ڕاستە کەرکووک داگیر کراوە بەڵام ئەم داگیرکاریە نابێ هەروە بمێنێتەوە جەنابی سەرۆک زۆر بە ڕاشکاوی لە پەیامەکەی باسی ئەوواکە کە شارێکی داگیرکرا و ڕۆژێکی تاریکە لە مێژوو بزۆتنەوە ڕزگاری خوازی خەڵکی کوردستانە و خەباتیشی بۆ دەکا کە ئەبێ ئەو زوڵم و داگیرکاریە نەمێنێ لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە هەوڵ بدەین ئێمە لەناو خۆی خۆمانە حیزب و هێزە سیاسیەکان بە کۆدەنگی لەسەر پرسەنەتەوەیەکانی خۆمان لەسەر پرسە چارەنووسازەکانی خۆمان بچینە بەغا لە ڕاستی ئەمە کارتی زۆر بە قووەتی نەتەوەیمان پێەیە خۆگەر خەڵکێک پێی وابێ ڕفراندۆمی خەڵکی کوردستان بۆ سەربەخۆیی شتێکی هەر ئاوا سادە و نادیدەی بگرێ ئەمە جۆرێک لە بێوجدانیە بەرامبەر بە کۆی ئەو خەباتە سیاسی دەکا کە کورد بۆ سەربەخۆی لە دروستبوونیەوە لە سەردەمی مادەکانەوە تاوەکو ئێستا ناوێتی یعنی لە ڕاستیە ئەبێ یەکگرتوو بین بە یەک خیتابی سیاسیەوە ئەو دۆخە تێپەڕێنین لەگەڵ عێراقیەکانیشە باشترین دەرفەت ئەم دەرفەتەیەکە ئێستا گەر بمانەوێ بەڵام نەک بۆ پاشقل لێکگرتن و هەندێک سەرخاتی سیاسی بچین پۆست و پلە لە بەغا وەرگین ئەگەر ئەوە کرا ئەو ئەنجامێکی چاوەڕوانەکرا و سلبی دەبێ بۆیە ناکرێ دەکرێت بە یەکگرتوو بچینە بەغا بۆی کە لێ ناوماڵی خۆمان ڕێخینەوەیەوە ئەو وەزع سیاسی کە ڕوویداوە لە کەرکووک و لە ناوچەکانی تری کە با بڵێن مەشمولە بە مادەستەوە چل تێپەڕێنین و منتەقەکان بە هەوڵ بدەین لە ڕووی گفتوگۆ دیالۆگەوە لەگەڵ عێراقیەکانە تاوتوی بەڵام گفتوگۆکردن دیالۆگ لە دۆخێکی ئەوە ئاسکەرتاریەدا کە بۆ نمونە دەوترێت تەنانە هێزە ئەمنیەکان تەواوی دامودەستگاکانی کەرکووک لە ئێستادا بەڕێوە دەبن ینی گفتوگۆکردن هیچ نەتیجەیەکی دەبێت ینی دەتوانێت دۆخەکە ئاسایی بکاتەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوو پارتی یەکێکە لەو حیزبانێکە هیچ کات گفتوگۆ و حیواری ڕەت نەکردوێتەوە لە مێژووی شۆڕشی ئەیلولیشەوە تاوەکو ئێستا چەندی جار سەری کە لە 63 کە لەگەڵ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە کرا بۆ حکمی لامەرکزی و لە 66 بۆ تەطویری لامەرکزی و لە حەفتا بۆ ڕێکەوتنی 11 ئەمان ئەمی بە گفتوگۆ هاتنە بەرهەم یعنی گفتوگۆ حیوار یەکێکە لە مەبدەئیاتی سەرەکی پارتی بۆیە ناکرێت هیچ شتێک لێوە تێنەپەڕێ دایان جاریش پێویستکە بۆ گفتوگۆ بۆ دانیشتن پارتی خیارەتی لە بەردەمانە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە پێشمەرگە جارێکی دیکە بڕێتەوە ناوچانە من پێم وابێت لە تازەترین لە دوانیدا بەرپرسێکی سەربازی دەڵێت کە لە ئێستادا بارودۆخی ناوچەکە ئاڵۆزە و تەنانەت لە هەندێک ناوچە داعش دروست بۆتەوە گەڕانەوەی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە تا چەند گرنگە بۆ ئەوی لایانی کەم ئەمنیەتی ئەو ناوچانە پارێزراو بێت و سەرەتایەکیش بێ بۆ ئەوەی کە دۆخی شارەکە بە تایبەتی ئارام ببێتەوە کاکە ئەرسەلان پێشمەرگە وەکو چۆن مرۆڤ ئۆکسسیجینی پێویستە بۆ هەناسەدان ئاوا پێویستە بچێتە ناو کەرکووکەوە چونکە پارێزگاریکردن لە کەرکووک و گەڕانەوەی هەیمەنە بۆ کەرکووک بە هێزی پێشمەرگەوە دەکرێت لە ڕاستیە لە 2014 کە شەڕی داعشکرا تەنها شارێکە پارێزگاری لێکرا کەرکووک بۆ ئەوش پێشمەرگە پارێزگاریکە ژین کەرکووک لەگەڵ ئەگەر پێشمەرگە نەبیایە سەروەرەکانی پێشمەرگە نەبوونایە
لەگەڵ مووسڵا هیچی وای فەرق نەدەبوو. باشە لەمەوەی ڕابردوو کۆمەڵێک کۆبوونەوە لە نێوان هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە و بەرپرسانی باڵای وەزارەتی پێشمەرگە کرا بۆ گەڕانەوەی پێشمەرگە. ئەم کۆبوونانە بۆ چیش بەرهەمێکی نەبوو، بۆچی پێشمەرگە نەگەڕاوە ئەو ناوچانە؟ هەمووی پەیوەندی بە بەغاوە هەیە، هەمووی پەیوەندی بە بەغاوە. ئەگەر هاوپەیمانان بێن دانیشن ئیلا ئەبێ بگەڕێنەوە بۆ بەغا، یعنی ئەبێ مە ڕێکەوتن بکەین. بوونی لایانی سێم کە هاوپەیمانان و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە لە بوونی وەرەقەیەکی نووسراو لە نێوان هێزەکانی سوپای عێراق و حکوومەتی هێرم وەزارەتی پێشمەرگە تا چەند گرنگە بۆ ئەوی جارێکی دیکە سوپای عێراق بەم شێوەیە پەلاماری ئەم ناوچانە نەیەات. یعنی ئەمە دەتوانێت گرنگی بات بۆ دووبارە نەبوونی ئەم ڕووداوانە. هەر مەبدەئی ڕێکەوتنەوەمان پێڵێ ئەگەر لایانی سێم هەبێ باشترە لە نێوان دوو کەسا ڕێکەوتن کاکرێ بە کەسی سێم هەبێ چاودێری سێم هەبێ. جا بۆیە ئەوە کارێکی باشە ئەگەر هاوپەیمانان لەگەڵمان نابن، بەس نەک ئەوەی کە لە نیوە ڕێبەجێمان بێڵێن. باشە من لە کۆتا پرسیارە ئەوە دەڵێم بۆ نمونە چی بکرێت بۆ ئەوی بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە دەبێت کەم خاڵێکەوە دەست پێ بکرێت و ئەمە ئەگەر بە ڕێژەوەری برین چەندێکی لە بەغدایە و چەندێکی لە هەرێمی کوردستانە. لە ڕاستیە ئەگەر تێ کەرکووک ئاسایی بکەیتوانێت ئەبێ دەبێ و هێزانی کە هاتوونەتە ناو کەرکووکەوەکو هێزی داگیرکاری بڕۆنە دەرەوە. باشە ناوچەکە تەسلیمی هێزە لۆکاڵەکانی ناوخۆی وەکو پۆلیس و چالاکیە مەدەنیەکانی تری وەکو بابڵێن نەژدە ئەو شتانی کە پەیوەندی بە ناو ئیدارەی کەرکووک خۆیەوە هەیە. ئەمە ئەوکو نیەتپاکی یەکەم ئەبێ ئەم هێزانە بڕۆنە دەرەوە. باشە کە ئەم هێزانە چوونە دەرەوانێ ئەو کاتە دەکرێت گفتوگۆکان باشتر بەرهەمی هەبێ و دەکرێت هێزێکی تری ئەمنی لە کەرکووکا بە مشتەرکی دروست کرێت لەم خۆناغەیە. ئەگەر لە کەمتر خولێکی کا پێم بڵیت ئەگەر ئەمە نەکرا دۆخی ئەم شارە بەرەوەی هەنگاو دێنێت. دۆخی ئەم شارە ئەگەر هەر بەم شێوەیە بڕۆ دۆخێکی تاریکی هەیە. زۆر سپاس بۆ شیروان عەبدوڵڵا چاودێری سیاسی، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەرنامەکەتان. دووبارە بەخێر سپاس بۆ ئامادەبوون. بینەرانی بەڕێز و خۆشەویست تاوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەرشاد بن.